ستودیۆکەی ئێمە بە کۆمەڵێک ئیشی جوانی دەستەوە ڕازێنراوەتەوە هەر لە دەستپێکی بەرنامەکە جا ئێمە ئەمڕۆ میواندارەتی ئەو خاتونە ئازیزەمان کردووە کە خاوەنی ئەم ئیشە جوانانەیەوە بە دەست و پەنجەی خۆی ئەم ئیشە جوانانەی دروست کردووە. خاتو سیما هۆشیارمان لەلایە خاوەنکارە و ئەمڕۆ خۆی ئەیەوێت باسی هەم ئەزمموی کاری خۆیمان بۆ بکات هەم ئەوەش کە زۆر جار خاتونەکان بیرۆکەیان زۆر پێەیە ئاری لە دایکیانەوە لە کەسانی دەوروبەریانەوە فێری ئیشی دەستە بن کۆمەڵک مهنەی تر فێرە بن بەڵام نازانن چۆن ئەمە بتوانن لە بیرۆکەیەک و بیکەن بە کردار و تەنانەت وەک سەرچاوەیەکی بژێوی ژیانی لێ دەربێت. کاتە لەم ڕۆژەیە ئەم بابەتەش پێما بە دوور لە لۆتفنیەکە قسەیەکی لەسەر بکەین چۆن ئەو خاتونانە کە لە ماڵەوە بیرۆکەیان هەیە ئەگەر سەرمایەیەکیان نییە یان ئیشی دەرەوەیان نییە بتوانن ئەم بیرۆکانەیان سوودی لێ ببینن. خاتو سیما سلااو لێ بە زۆر بەخێر بێ بەخێر بێ خاتو لێ پیرۆز بێ. زۆر سپاس بن زۆر سپاس پیرۆز بێ لە هەموو ئافرەتانی جیهان لە جەنابی شپیرە ئەم چرخە بۆ بەدەستەوەیە باشە کاتە لە درێژەی تۆرەکە بۆتان دەرەکەی هۆکاری ئەم چڵکە چێوە دەساریوە. خاتو سیمە هەر سەرەتا بابەت ئەزمموونێکی خۆتەوە دەست پێ بکەین بۆ من باس بکەی لە چیۆ هاتیتە ئەم بوارە چۆن فێری بابەتەکە بووی حەزی خۆت بوو لە کەسێکەوە فێر بووی. سەرەتا هەر کەسێک هەر ئافرەتێک هیوایەتێکی هەیە ئەبێ پەری پێبات لە سەرەتاوە ئەبێ بزانی کە تۆ ئەو شتێکە حەزت بۆی هەیە بازێ ئافرەت هەیە خواردن حەزی لە خواردن دروستکردنە هەیە حەزی لە ئیشی دەستە ئیتر هەر کەسە و کە دروستە بێت شتێکی هەیە کە ئەبێ پەری پێبات. هەموو ئافرەتێک هەموو کەسێک مۆهیبەیەکی هەیە لە دنیاە ئەبێ پەری پێبات کاتە ئەمەتیا چەندیشێکە گۆڕێت و اینجا لە ئیشەکە بەڵێ بەتەکیید ئەبێ خۆ بدۆزیتەوە ببزانین لە چ بوارێکا تۆ سەرکەوتوی بە تایبەتی حەز بۆ چ بابەتێک هەیە ئەبێ سەرەتا حەزی خۆ اینجا دوای ئەوە بزانی پەرەی پێبیت. باش ئەم حەزە لە تۆ دۆزینەوەکەی ئاسان بوو یان نە تۆش چەند ئیشێکرد ئەتوانم بڵێم تقریبان ئاسان بوو چونکە هەر بیرمێت هەر لە مناڵیەوە هەر خەریکی مور و شت دروستکردن و ڕازانەوە ئەو شتانە بووم هەر دایکیشم ینی کە ئەم بینی خەریکە کاتەسی ئەوت کرد بەڵێ کەرەستەکان مەوجود بووە تۆش منیشتر وردە دەستم پێ کردووە بەڵێ خۆشە سەحرکە ئەوانەی ئەو خاتونە دەزڕنگیرانی هێنامانە دەستۆدیۆ هەمیان توانە لە دایکمانەوە فێربووین ینی دایک چ مامۆستایەکە چ دەستڕنگینیەکە لەم بوارانەدا. خاتو سیما لە چ بوارێکدا هەندێکشتی جیاواز ئەبینم لە چ بوارێکدا ینی بوارێکی تایبەتت نییە یان چەند بوارێکە لەبەروی ئێمە یەک کەس نین تقریبان وەکو گروپێکین کۆمەڵی ئافرەتین بەیەکەوە ئیشەکەین هەر یەکە و لە بوارێکە من خۆم زیاتر بابەتی مۆم و ئەکسسواراتەکەم هەڵبژاردووە ینی ئەم شتانە بۆ نمونە تابلۆکان لانێ ئیشیەکە لە هاوڕەکانە بەڵێ هەنێکی چونکە بەڕاستی ینی وێنەکێشان هیوایەتێکە هەرێکە و هیوایەتێکی خۆی بەڵام ئێمە وەکو گروپێکمان لێ کردو بۆی بتوانین ینی مەجموعەیەک ئیشی جوان دابنەوە بەڵێ هەمووی تەواوکەری یەکتریە بە تاکید. باشە با لە سەبەتەکانەوە دەست پێ بکەینەوە ئەمانە سەبەتەی ینی ئەیان بینم زۆر جار لە نێو ئاهەنگ و یان ئاهەنگی دەرچوونی خوێنکارانی زانکۆ و کۆمەڵک بابەتی ترە بینرێ ئەمانەت بۆ بوارانەیە یان بواری تریژە بێتەوە خۆی بۆ زۆر بوار بەکارێن بە تایبەتی بۆ بۆنەوە ئاهەنگەکان بەڵام لە ئێستاە کاتی ئاهەنگی دەرچوون و تەخەڕوجە بەڕاستی ئێستاش هەر خوێنکارێک تەخەڕوجەکە یەکەم شت سەبەتەکەی بەلاوە مهمە یعنی زۆربەی خوێنکارەکان ڕسمی جلەکانیانم بۆنەوە با لەگەڵ ئەوەیە تەنسیق بێت هەموو شکلاتەکان ناوی خۆیان لەسەر ئەنووسێ بەو دیزایانی کە خۆیان ئەویانەوێت بەو ڕەنگی کە خۆیان ئەیانەوێت چونکە یەکەم شت وەکو جوانیەک کە دواتر کە ئەو میوانانی کە بانگێش کراون بۆ ئاهەنگی دەرچوونەکە نەستەلەکان ئەبەن هەیەوە وەکو یادگاریە کاڵێگرێت چونکە ناو و ساڵەکەی لەسرە بەڵێ هەمووی ناوی لەسەرەوە ئیتر هی بە پێی ناوی ئەو کەسانی کە داوای ئەەکەن. زۆر باش من هاتم ئەمە باسکەم وەرزیە کاتل هەندێک لە وەرزەکان لەوانەیە کە زۆر بازاڕ گەرم و گۆڕتر بێت. بەڵێ بە تاکید ئێستا بە تایبەتی ئێستا کاتی ئاهەنگی دەرچوونە ئیتر لە یەکی سێەوە دەستی پێ کردووە ئیتر
واش هەیە ئێوە ئامادەکاری بۆ بکەن بۆ نمونە بڵێن با ئەم ساڵ بیرۆکێکی جیاوازمان هەبێت دیزاینێکی جیاوازمان هەبێت بەڵێ بەتەکید اینجا هەر کەسە ئۆکێتە سەر کاری خۆی لەوانێ من بیرۆکەیەکم هەبێ و خانمیتر کە لەگەڵ منە ئیشەکە بیرۆکەیەکی هەبێت ئێستا ئێمە زیاتر ئەم ساڵ مۆدلی ئەو سەبەتانەیە پار زیاتر لەسەر سینیدا ئەنراوە بۆی گوڵ ئەڕازانرایەوە بەڵام ئەم ساڵ زۆر ئەو سەبەتانە تەنانەت بۆ کوڕان و بۆ کچانیشە بەڵێ ئێستا سەبەتانیشە هەیە کەواتە بەڵێ ئەو ڕەش و سپیە ئەوە زیاتر کوڕانە و پەمەیەکانتر ئەوانە کچانەیەکە گوڵوشتی زیاتر پێوەیە ئاری زۆر بە گڕۆتینەوە و بەڵێ من تا ئێستا بەس لە هی کچانە بینمە بابەتەکە بەلای کچانە زۆر گرنگە بەس بەخوابن نەبکرد ئەڵێ مەڵام کچان زۆر گرنگی ئەدەن بۆ زۆر ئامادەکاری شتێکی تایبەتە زۆر شایە زۆر جار بۆ نموناڵە دایک و باوکو ئەوانەش هەر لە بیری نابێت داوەتەکە خۆیان دواتر ئەزانن شتەکە زۆر سادە وەرەگرینەوە تۆزە وەکو خۆتان چڕ نابینەوە خاتی سیما چەند گرنگە کچان و ژنان خاوەن کاری خۆیان بن سەر بەخۆی کار چەند گرنگە بۆ ژنان و کچان بەڕای من زۆر گرنگە هەموو ئافرەتێک کاری خۆی هەبێت تەنانەت ئەگەر لە ماڵەکەی خۆشییا بێت ینی لە بچووکترین شتەوە دەست پێ بکات شەرت نییە کە تۆ بچتە ناو هەر ئیشێکەوە تۆ لە سەیاسە ئەو ئیشە بزانیت وردە دەست پێەکەی جارێک سەقەتێکی دوانت دوایەوە کە بۆ نمونە ئەو سەبەتەیە کە تۆ دروستێکەکەم جار لەوانێ بە شێوەیەکی جوان نەبێ وردە بپەرە بە خۆبەی ئێستا لەخوا بەزیا سوۆشیال میدیا هیچی نێشتۆتەوە توانی لە ڕێگەی پێیجێکدانی بۆ خۆ لە ماڵەوە شتەکانە بفرۆشی عەرزی بکەی بۆ خۆ مشتری پێیا ئەکەی ئەتوانی سەرەتا لە خێزانەکەی خۆتەوە لە عایلەکەی خۆتەوە دەست پێکەی ئەمە من دروستم کردو ینی ئەوە زۆر مهمە من بەڕاستی لەوەیە زۆر پاڵ پشتم هەبوو بۆ بەتایبەتی خێزانەکەم ئەو کەسانە کە شتێکم دروست کردووە وەکو چۆنەڵی لیان کڕیومەتەوە هەمووی دڵخۆشترە کە من کچەکەشی وەک خۆی خەرەی کار ئیشانی سیمە بۆ هەیە مامۆستاکەی بهێڵی تۆ بەسمان بڵە سەبەتەکانیش خۆتانی چنن یان ئەمە هەندێک ئامادەکراو هەیە لە بازاڕەکە بەس ڕازانەوەکی خۆتان بەڵێ سەبەتەکان ئامادەکراوە ئەوەش هەر ئیشی دەستیە بەڵام ئیشی ئێمە نییە بەڕاستی چونکە ئەوانە هەم بۆ یەکردنی ئەوێت و هەم چنینی گەورە بەڵێ بەڵام ئیتر ئەوەش هەر زۆربەی ئیشی دەستیە کە ئەکرێت لەوانەیە ئەگەر ئێمە لێرە زۆر کێشەی ئەوەمان هەیە کە مەوادەکان نییە کۆمەڵی مەواد هەیە ئێستا من بۆ نمونە کۆمەڵی شتمەیە درستی کەم مەوادەکەی نییە باش نییە بەتەکید یان کوالیتی باش نییان هەر ئەستان ئەو مەوادە نییە لێرە ئێستا گەر هەبێت لەوانێ و سەبەتەیە خۆ شێوازی دروستکردنی زۆر ئاسانە بەڵام مەوادەکانی دەست ناکەوێت ئێستا مابینین لەم بوارەیە بە خۆشحاڵی و دەستی کار زۆر بە زۆرێک لە خاتوونەکان ڕویان کردوتە ئەم جۆرە لە ئیش لاد وایە بۆ ئەوەی کە تۆ بتوانێت سەرکەوتوو بیت پێویستە بە چی هەیە پێویستە بۆ یەکەم شت بڕواو بخۆ بێ بڕواو بە ئیشەکە بێ لە شوێنێکا کەشکستی هێنا نەوەستی ئەبێت لەو شوێنەیە کە خۆت شکستە هێنا لە ڕێگەکەیە بەتەکید من چەند جارێک ینی مەسەڵەن وا بوو شتە دروستە کرد بازاڕی بۆ نەبوو شکستەکان چۆن بوون بڵێم لەو کاتێک کە من دەستم پێ کردووە سەرەتا من بۆ فرۆشتن نەمەکرد تەنها یەکەم جار بۆ خۆشی خۆمم کرد دواتر زۆر تەرجیحیان کردم و ئیشەکانت جوان و لە چەند بوارێکە ئیشمە کرد شوێنێکی تایبەت بۆ خۆممدانە بەڵام ینی تقریبا 1-2 ساڵێک دواتر سێرم کرد شتەکان بەو شێوەیە نەبوو ینی منیشتر وام لێ هات کە شوێنەکەم دابخەم و لە ماڵەوە ئیش بکەم ینی پێشتر شوێنی تایبەتی خۆم هەبوو کە ئیشم تیا کرد بەڵام ئێستاش لە ماڵەوە هەر بەردەوامم هەر لەو ڕۆژێک کە شوێنەکەم داخستووە مەوادەکان هاتۆتە ماڵ و لە ماڵەوە بەردەوامم نهێنی سەرکەوتن هەندێک لە شکستەکانە چ بە شکستەکانە بنە پلیکانە بۆ سەرکەوتن هەندێک تابلۆ بینم لە پێشۆم تابلۆیانە چین خات و سیما ئەوە خاتونێک لەگەڵمانە ئیشەکە ئەو زیاتر دەستی ڕسمی هەیە و زیاتر ریابمانزانێ هەمویانمانە هێنا سڵاو ڕۆژ خۆشویستیمان زۆر سپاسیانەکەم بەڕاستی ینی ئیشەکانیان زۆر جوانە هەر لە ڕێگەی ئیشیشەوە یەکترمان ناسی و کە ئەم گروپەمان دروست کردووە کە ئێستا
هاتم ئاری جا منیش پرسیاری لێکەم هەر بەدەم پرسیارەکە تۆ پرسیارەکە چی بوو ئاری؟ وتم چەند کەسن لە گروپەکە جا منیش وتم ئەوەی کە بەیەک و ئێستا بە گروپی ئیشەکەم هیچ کاریگەری بۆ لە ئیشەکەتان باشتر بێت گەر وەڵامی هەردووکیمان بیتەوە. باشە ئێمە 4 کەسین کە ئیشەکەین هەر کەسە لە بوارێکە وەکو ئەوەی کە ئیشەکە هەست دەکەم ئەگەر یەک بیرۆکە بێت لەوانەیە لە بابەتێکا بوەستێ بەڵام ئەگەر چەند کەسێک بێت بیرۆکەکان جیاوازترە بێت کارەکە هەستەکەم جوانترە بێت لەبەرەوەی کە من شتێک ئەبینم بە شێوەیەک جوانترە سێ ڕێیکەم لەگەڵە لە کۆتای ڕێی زۆری نەهەڵە بژێرین کە ئەو بەو شێوەیە جوانتر لەوانێ هەنێشتە بێ من نەیبینم بۆ چاوی ئەوان و خۆش دەزانی ئافرەتان زۆر ورد بین و زۆر خەتی دایمە ینی بچووکترین تەفاسیل سیرەکەن لەوانێ من شتێک ئەگەر دیقەت نێمیان شتێکم بیرچوو بێ بە تەئکید ئەگەر گڵۆڕی سەلیقە و زانیاری شەکەن کاتە بەیەکەوە بە تەئکید بە تەئکید جەجلەکانت زۆر جوانە چ بەشێکی خۆت دروست کردو ئەمە ئیشی خۆتی تایە ئەمەیان چون پشتێن لێرە هەبوو بەڵێ نەوەڵا ئەمانیان ئیشی خۆم نییە بەڵام هەر خۆشم ئیشی دەستیەکەم ئەو پشتێنەی کە لەوێ ئەویان خۆم دروستم کردووە ئەو ملوانکانە ئەوانە هەمووی بەڕاستی هەمووی بەردەوەڵا بە هەر پیشانێکی بینەمە ئەمە خۆ دروست کردووە باڵێ گیان ئەوە پشتێنە ئەگەر بتوانی بیکەیتەوە هەر ڕاکێشی ئەکرێتەوە باڵێ ئەوە هەمووی چنینە چنینی قولابە باڵێ ئەمە هەمووی چنیوتە ئەمەش باڵێ گیان ئەوە هەمووی چنینە ئەمە ئاسانە دروستکردنی لە ماڵەوە چون بەهارە لاانێ هەندێک لە خاتونەکان جلوبەرگە کڕن ئەبێ بۆ هەریەکە و دانێکی بۆ دروستکردنیا لە دەرە بیکڕن کاتەگەر ئاسانەکانم دروست کردووە لەگەڵ ڕەنگێک بەکارێن چرخەکەشم پێ ناڵێ هێنا و ویستم هەڵیکەم کاتە دایگرسێنە ئەومانە داگیرسێنین خاتوو هەر هەراوە بەم شێوازە ئەمە داگیرسێ ئەویان ئەمەیان حەزم کرد داگیرسێنین باشە هەمووکو پیرۆزباییەک بۆ خاتونان ئێمە ئەم مۆمە داگیرسێنین هەشتی مارس بۆ گیانی پاکی هەموو خاتونانی کە مونەتە قوربانی تون و تێژی لەم ڕۆژەدا بێ وادارن بە داگیرسانی ئەم مۆمە ڕۆحیان شاد بێت و ئەو تون و تیژێش لە کۆمەڵگای کوردیە بە تاواتی بنەبڕ کرێت بەڵێ ئینشەڵڵا کە بەو شێوەیە بێ جا ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتە هیچ وا هەیە بۆ نمونە بە ساڵە ئێوە ئامادەکاریە بکەم بۆ ڕۆژێکی لەم جۆرە بەتەکیید هەموو ساڵێک لە هەشتی مارسا بەشداری پێشانگاکانەکەین کۆمەڵێک کار حازرەکەین پێش ئەوە لە هەشتی مارسا عەرزەکرێت لە پێشانگاکانە تەنانەت فرۆشتنیشی تێ کۆمەڵی خاتون هەبێگەر حەزیان لێبێت کۆمەڵی تایبەت یان بە تایبەتی شت دروستەکەم بۆ نمونەوەکو ئەو مۆمە لەسەر داواکاری خۆیان ئەمە ئیشی دەستی خۆت هە بەڵێ ئەوەیان چۆنەڵی تەبع لەسەری ئەکرێت بەڵام ئیتر هەمووی بە کۆمپیوتەر ئەکرێت تۆزەوە ئیشی دیزایانی ئەوێت ئەو مۆمانە ئیتر بە هەر شێوازێک بتەوێت ئەتوانین دروستی بکەین ئەگەر بتوانانی پیشانی بی هەنێ مۆمیتیان نەخێمم پێوە کردووە هەر هەمووی ئەوانە زیاتر ئیشی دەست بەکارێنم لەگەڵیان هەم لەگەڵ ئەوەی کە تەبعکرێت لەسەریا و دواتر مۆمەکە ئیشی لەسەرەکەمەوە کاتەمە بۆ هەر کەسێکیش ئەگەر داواکاریەکی تری هەبوو بە شێوازێکی تر پیجووە و ئەتوانێت داوا بکات لێ وایە بە تەئکید من ئێمە زیاتر ئیش لەسەرەوەکە لەسەر داواکاری خۆی کەسەکە ئەو شتێک کە ئەوێت بۆی دروست بکەین باش زۆر جار ئەو خاتونانەیە کە بەتایبەت ئەگەر لە ماڵەوە ئیش ئەکەن ئەم کێشەیان هەیە نازانن بازار چی ئەوێت نازانن سەلیقەی خەڵک بەگشتی چی ئەوێ هەندێک کار دروست ئەکەن لانێ سەلیقەی خۆتی بەڵام بە سەلیقەی خەڵک نەبێت یان بازارێکی باشی نەبێت وردە وردە کە دیتە ئیشەکەەوە ئەمانەش هەمووی فێرەبی وایە ئەوەی کە خەڵکی بەدڵا چۆن ئەمانە لەگەڵ سەلیقەی ئامە بگونجێنی خۆی زۆر گرنگە کە بزانیت لە بازارە یعنی کە ئێستا ناڵم هەموو شتێک لە سوۆسیال میدیایە کۆبۆتەوە تۆ هەر تەنانەت سێری کۆمەڵە پێیجەکەی سێری کۆمەڵە شتەکەی ئەزانی ئەم ساڵ باوی چیە لە بازارە ئەزانی تەنانەت ڕەنگەکانیش بۆ نمونە ئەم ساڵ چ ڕەنگێکە زۆر باوە ئەم ساڵ چ مۆدلێک چ شتێک ئەبێت تۆ زیاتر ئیش لەسەر ئەو شتانە پێگەرتێ وەکو بزنزێک ئەگەر وەکو خۆشی خۆ بێ ئەو شتە بەدڵی خۆ دروستیەکەی کێشە متابعاکەی بە بەردەوامی بەتەئکید بەتەئکید دەبێ بە بەردەوامی چونکە ئێمە زیاتر تەعاملمان لەگەڵ خەڵکە زیاتر ئیشەکانی ئێمە لەسەر داواکاری خەڵکە خۆیەتی ئەبێ بشزانی ئەو ساڵە چ شتێک زیاتر بۆ نمونە
سەرفە بێت یان چ شتێک زیاتر داواکاری لەسەر ئێمە ئەو ماوەدانە چۆنەڵێ بیکڕین و دای بنێن چونکە ئێستا وای لێ هاتوو ئەم مانگم باوی شتێکە مانگی کە شتەکان ئەگۆڕێت بەڵێ زۆر زوو ئێوەکو بزنس سەیریم ئیشتان کردەوە سەیریم کارەتان کردەوە ینی توانیوێتیم بۆ منە بژێوی ژیانی ئەم چوار کەسە لە گروپێکدا دابین کا یاخودنا بەتەکید ئەو خاتونانی کە ئیشەکەین هەمویان لە ماڵەوەن و هیچ ینی چۆنەڵێ نەمۆزەفن نەمامۆستان هیچ شتێک نین بەڵام لە ماڵەوەن و خۆیان هەرێکە و لە ماڵەوە سوچێکی بۆ خۆی داناوە ئیشەکات جاری وا هەیە زوو کۆ بینەوە فکرەکان ئەگۆڕینەوە بە بەردەوامی گروپمان هەیە ئاگامان لە یەکتریە بازار ئۆنلاینمان ئەوەندە باشە لە ماڵەوەدا بنیشین و بە ئۆنلاین بیفرۆشینیان بۆ بیرتانەوە نەکرێتەوە هەنگاوێکی بێنە دەرەوە ئێمە لە دوکانێکی تایبەت پێشانگایەکی تایبەت بە خۆتان هەبێت ئێمە ساڵانە لە چەند پێشانگایەکە بەشداری ئەەکەین بەڵام وەکو ئێستا ناتوانانی مەسەرەن شوێنێکیان دوکانێکی خۆت دابنەی من ناڵم پێشتریشکە هەم بوو بەڵام هەست دەکەم جارێ بە ئۆنلاینەکە زۆر زیاتر بەرەو پێشەوە بچیت چونکە لەو حاڵەتەیە تۆ ئیلتیزامی دەوام دەبێت بۆ ئافرەتیش تۆزێ زەحمەتە ئەبێ لە بەیانیەوە هەتا شەو تۆ دوکانەکە بکەیتەوە و تیا دانیشی بەڵام بە ئۆنلاینەکە هەر جاری وا هەیە مشتریمان هەیە ڤیدۆی بۆکەینەوە دانیشن قسەی لەگەڵاکەین ئەوە بۆ شێوەیە تەنانەت هەر هەنگاوێک کە ئیشی تیاکەم ڕستمەکەی بۆ نێرم بزانم بەدڵێتی هەر ئەو وایان لەگەڵ تا دانیشت بێ بێگومان وایە تۆ ئێستا هەلو کارانەی کە ئەنجامەداوە چەند بواری جیاوازە بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە چنین و بە پشتێنەکەەوە بوو ئەوەی کە مۆمەکەی دیزاینکردن و ڕێکخستنەکەی ئەمانەیان بابەتەکانی تر کۆمەڵک شتی جیاوازە وا هەیە حەزت لەوە بێ بواری تریش تاقی بکەیتەوە هەر لە بواری هوەری و ئیشی هوەریە بەتەکید لەبەرەوەی کە تۆ لە یەک ئیشاکە بەردەوام بی بۆ نمونە ئێستا ئیشی و ئێکسسواراتە بکەی هەستەکەی بۆ نمونە ئەو مۆمە تەواوکەری ئەوە کە دای ئەنێت بۆ نمونە هەم جوانکاریە بۆ ناو ماڵەکەت ئەوەشان هەم جوانکاریە بۆ خۆت ینی ئافرەت خۆتەزانی لە یەک بوارە لە یەک بوار زیاتر ئەتوانێت ئیش بکات لە کاتێکە لە کاتێکە کە بۆ نمونە تۆ ماڵەکەت ڕێکە خۆت ئەو ئەکسسواراتە زۆر خۆشەکە تۆ ئەچتە شوێنێک ئەڵێ ئەمە خۆم دروستم کردو یان کە تۆ بەکاری ئێنی لە بۆن و ئاهەنگکان ئەمە ئیشی خۆمە کەسێکێتە ماڵەکەتەوە ئەڵێ ئەو خۆم دروستم کرد کاتێکتە دەرەوە ئەوە بۆ شێ ئەکسسوارێتێکت پێوە یەکەهی خۆتە خەڵک چی ئەڵێت ڕنگدانەوەی چی شەکەت لەناو خەڵکە تا ئێستا زۆر پرسیارم لێکرا زۆر کەس توێتی نەخێرەوە خۆ دروستم نەکردووە بەڵام ئێتر دوای ئەوە کە لە پەیجەکە ئەیبینن بۆ نمونە چەند کارێکی ترە یان شێوازی دروستکردنەکەی داانێم زۆر کات کە چۆن دروست دەکرێت چونکە بەڕاستی لەم ساڵانەی ئەخیرا زیاتر ئافرەت خویاوە بەم کارانە بەم ئیشانە زۆربەی خاتونمان هەیە خواردن دروستەکە شیرینی دروستەکە بەڕاستی ئێستا وای لێ هاتووە بازار هەمووی بۆ بە ئۆنلاین زیاتر باش ئەو هەستەی کە دەڵێ هەستێکی زۆر زۆر خۆشەکە شتێک خۆ چنی و تا خۆ دروست کردووە خۆ دیزاینت کردووە چەند خۆشەکە خەڵک پێتەڵێ ئەمە خۆ کرد و تۆش ئەڵێی بەڵێ چۆن ئەماستە گواستومانەتەوە بۆ هەموو خانمێکی تر ینی پرسیارەکەم بە شێوازێکی ترەکەم ئەم کە هەندێک لەم کارانە ئێستا هەندێک کارگی تریکەن بۆمە لە چی نەکرێ لە چین هەندێک شت کۆپیەکرێ و هێنەوە خۆی لێرە بۆ دانێنەوە خانمی ئێمە لەوە تێگەیشتووە کە کارێکی چنین بەدەستی خات و سیما جیاوازە لەو کارانەی ترکە کاری فەیک و کۆپین و ئەهێنجێن ینی لەوە تێگەیشتون کە کاری دەستی بکڕین تا ڕادەیەکی زۆر بڵێ لەبەرەوەی کێمە لە زۆربەی پێشانگاکانەکە بەشداریەکەین بەسێت بۆ نمونەوە پێویستی بۆ شتێنی بەس وەکو پارچەیەک بۆ تۆ ئەڵێ حەزەکەم تەرجیعبی من ئەو پارچێ لێکم تۆجی پارچێکی کە دروستەکەی ئەو تەرجیعم زۆر زۆر بینیوە و بازێکیش هەیە ئەڵێ نا ئەوە بۆچی ئەوەنەی پێ بم چونکە ئیشی دەستی تۆزە گرانتر ئەکەوێت بۆچی پێ بم لە بازار هەیە هەرزانترە یعنی ئیتر هەر کەس ئەوکێتە سەر بیر و ڕاکان بەڵام ئەتا ئێستا زۆربەی تەشجیع بووە باشتر بووە ینی چۆنەڵێ هەوڵیان ناوە ئافرەت زیاتر بەرەو پێش بچێت کۆمەڵی ئافرەت هەیەکێن لە پێشانگاکانە بەشداریەکەن خۆیان لە بینی خۆیانە ئەو من لام جوان ئەچم لەوی ئەکڕمەوە پێشانگا چەند بەشێکە ئەو یەت لە منی ئەکڕێتەوە ینی ئاواشتەکان وەک وەکو ئاڵوگۆڕ هەمووکو تەشجیعێکی شاشەری ناو ینی لە دنیادا ئەمانە کە بزنسی بچووکیشن بەس ناو هەر هەیە یعنی براندێک لۆگۆیەک شتێک ئەکەن بە بابەتەکەەوە ئێوە بیرتان لەوە نەکردێتەوە هەموو ئیشانی کە هێنامانن کەمیان هەیە کە
بینان لەوە بێت لۆگویەک بێکەوە خۆی جێگەی دڵخۆشیە بۆ کەسەکەش کە پێی خۆش ڕەنگە ناوی پێوە نەبێ بەڵام ئەو بیرتان لەوە کردو بیکەن بە براندێک شتێکی تایبەت بە خۆتان هەڵ بکێشە دواتر بۆ ئیشەڵا بۆ کارگەیە کۆمپانیایەکی گەورە. ئیشم لەسەر ئەوە کردووە بەڵام تۆزێک زەحمەتە بۆ نمونە هەنێشت هەیە وەکو لۆگۆ دروستیکەی چۆنەڵێ پێویستی بە مادەیەکی زیاترە کە تۆ من ئەو لۆگۆی کە دروستیەکەم ئەیخەمە سەر ئەوە حتمما لەسەر مشترێکە زیاتر حسابە بێت لەبەر ئەوەی من لۆگۆیەکم بۆ دروستەکەن بە نرخێک بێ منیش بخەمە سەر نرخی ئەو پارچەی کە دروستم کردووە بەڵام وەکو شت خۆمان ئەتوانین بۆ نمونە بە ئیشی دەست هەنێ شتکەین وەکو لۆگۆ بێ ئەوانەی پێواکەین ئەوە ینی هەوڵم ماوە زیاتر بۆ نمونە ئیشەکانی خۆم کە لە هەر شوێنێک بێت کە بزان ئەو ئیشە کە سیما کردوێتی ینی بەشی خۆم لۆگۆیەک شتێکی هەر پێوە ئەەکەم کە بناسرێتەوە. باشە جا باسی ئەوەت کرد تۆ لەخوا بەزیاد بێت لە ماڵەوە بە تایبەت دایکت زۆر پاڵپشتی کردویت بەڵام هەتا هەر لە ناو هاوڕێکانی خۆ تا لە ناو هاوکارەکان تا کەسێکە بەداخەوە ئەم پاڵپشتی نەبێت و تەنانەت ئاستەنگیشی بۆ دروستکەن بۆی کە ئیشێکی سەر بەخۆی خۆی هەبێت. خۆی لە ئێستاە بەڕاستی هەموو خێزانێک ڕێ بە ئافرەت نایە کە ئیش بکات ینی ئەوەیان تۆزێ کۆمەڵی ئافرەتمان هەیە کە کۆمەڵی بەهرەی زۆر زۆر جوانی تایە بەڵام ناتوانێت تەنانەت لە سۆشیال میدیاشە ینی لیان لە پیجێکا بۆ خۆی عرضی بکات لەبەرەوەی لەوانەیە خێزانەکەی ڕێگای پێنێن لەوانەیە چوار دەورەکەی تەشجیعی نەکەن یان ئەگەر شتێکیشی هەبێ بەرەو پێشەوە نەچێت لە شوێنی خۆیان چۆنەڵێ بمێنێتەوە. جا تۆ وەک خۆت باسی وت کرد کە ئەزمموی شکستی شت هەبووە هەموو ئیشێکی لانێ ئەم ئەزمموی هەبێەوە بە قولی ئاریش ئەم ئەزمموی شکستە زۆر جار ئێمە دروست سەکاتەوە بەڕاستی بەڵام وەک کەسێکە بۆ خۆت ئەو شکستە شت بینیوە لە پاڵی شەپاڵپشتی دایک و ماڵەوە شت هەبووە لا دوایە ئەم پاڵپشتێ تا چەند وات لێکات کۆڵنە دەرتر بیت. خۆی پاڵپشتێکە زۆر زۆر مهمترە لەو مۆهیبەی کە تۆ تیاتایە جاری وا هەیە شتێکی زۆر زۆر بچووکە بەڵام سێرەکی ئەمەنە تەشجیعەکە زۆرە ئەمەنە پاڵپشتی زۆرە حەزەکەی هەستیدان ینی شتێکی کە دروست بکەی ینی ئەوە زۆر زۆر گرنگە بە تایبەتی بۆ ئافرەتان ئافرەت ئەگەر خۆی بە قەرزارباری ئەو هەموو پاڵپشتی یازانە هەر بۆی لای وایە بێ هەوڵێکی زیاتر بە زۆر ڕاستە بە تەئکید کە تۆ هەوڵیا کە شتێکە دروست کردتەنان دەگەر کۆمەڵێکم کورتیشی تیا بوو کە ئەبینی تەشجیعەکە هەیە لە چوار ئافرەت ئەو تەشجیع دروستیەکە بەڕاستی باش ئەم چەند خولەکەی کە ماوە سەحر پێم خۆشە لە پشتەوە هەندێک شتی تری دروست کردووە بانیشانی بینەوانی بین خاتون تۆش هەستە لەگەڵمانە بۆی کە چکاندێک لە کارەکان دەست خۆشین و سڵاو ڕێز و خۆشویستیمان بۆ هەموو ئەندامانی گروپەیە کە لەم گروپەدان وڵا با لەمەوە دەست پێ بکەن ئەمە چیە خاتون؟ ئەوە ملوانکەیە ئەمە زیاتر ئێستا چونکە نەورۆزە بۆ بابەتی جلی کوردی وەکو خۆتەزانی پێشتر هەر هێل و مێخەک و ئەم شتانە هەوە حەزم کرد ئەمەیان تۆزێ بە جیاواز چۆن ئەبەسرێت ئەگەر ئەمە خۆی ئەلێمەشانەوە بەستراوە ینی بەس تەنانەت ئاواکە لە ملی ئەەکەی ئەتە خۆی بەم شێوەیە هەموو ڕێگەیەکیشی تایە و لەگەڵ هەموو جلێکی کوردیشا پێما بێت وات کردووە کە بگونجێت چونکە بەڕاستی ڕەنگی سپیویان مرواری وەکو چۆنەڵە لەگەڵ هەموو شتێکە ئەگونجێت مرواری وە کەرەستەکەشی وایە پێما بێت لەگەڵ جلی مۆدەشا ئەگونجێت بەردە ئەوە بەڵێ ئەوە مرواریە و ئەمەشیان سەدەفە یەک تۆز قورس نییە تۆزێ قورسە بەڵێ خۆتەزانین جلی کوردی پێویستی بەو شتانە تەرتیباتی طبعا ئەمانە هەمووی بەردی بەنرخن ئانە لەگەڵ ئەو بابەتە زەردانەیە تێکەڵ کراوە ئەمەش دیستان مرواریم تیا بەکارهێناوە ئەمانە هەمووی بەردی عقیق و زمور و دوو ڕێگرەبات و زەوەریگرن خاوکارانمان بەڵێ بەم شێوەیە بەڵام لەوانێ بتوانم ئەگەر ئاوای لێکم زۆر جوانە چەند ڕێنگی تیا بەکارهێناوە لەگەڵ زۆرێک لە جلەکانشا هەستەکەم ئەمە ڕێک بکەوێت چونکە کۆمەڵێک ڕەنگی تایە ڕەنگەکان زۆر زەق ئەمە تقریبەن وەکو عاشق بەنگ دروست کراوە های کوردی ئەمە تەنانەت ئەتوانی بە دەرزی لە ئاوا بەکاری بێنیت و هەمووکو ملوانکەش بەکار هەموم کەرستانە لە بازاڕە هەیە ئەوەی کە ئێستا بۆ نمونە بۆ دروستکردنی ملوانکێکی باڵێ ئەمانە هەمووی بەردەستە بەڵام ئەکەوێتەوە سەر سەلیقەی ئەو کەسە کە دروستی ئەکات چۆن باڵێ و ئەشکەوێتەوە سەر ئەوەی کە بتوانی چۆن تەنسیقیانکەی بەیەکەوە ئەوە زۆر زۆر مهمە ئەمەتریان چییە؟
ئەمەشیان ئەکرێتە ملوایە بەڵێ بەڵام ئەمەیان هەر وەکو ئیشی چنین وایە ئەمەشیان ملوانکەیە بەم شێوەیە ئەوە مدلێکی تریشی هەیە وایە ئەمەشیان هەر تقریبن لەوە نزیکە بەڵام ئەویان تۆزە بچووکترە ئەو سپی ئەوە زەنگیانەی پێڵن ئەمە چی پێڵن؟ ئەوەش هەر زەنگیانەیە بەڵام ئەمە زیاتر ئەو کریستاڵی تیا بەکار هاتووە کە تۆزە بریقی هەیە ئەمە چەندێکی پێچە دروستکردنی هەر یەکەیان ئەتوانم بڵێم ئەمە وەکو بیرکاری وایە ئەبێ هەمووی بە قیاسات دابنرێت ئەمە ئەگەر یەک دانەی کەمتریان زیاتر دابنرێت ئەم شێوەیە تێکەچێ عزیێتە کێشی ئەوەیان زۆر هەمووی بە قیاساتە یەک دانە کەمتریان خۆ زیاتر ئیشەکە تێکەچێ وایە ئەبێ حسابێکی لەگەڵ ئەوەی کە تاقی بکەمەوە باشی تیا بکە ئێستا نەک ئەوەی بابەتەکە ژنانە بە پیاوانیش ئەبینین هاتوونەتە بوارەکەەوە بەداخەوە هەرچەند لانێ باوەڕێک هەبێت لایەن وابێ ئەم بابەتانە ژنانەیە ئەگەر پیاوێکمان هەبێت حەزی لە شتێکی وابێ نەتوانێت زۆر باش کاری چنینی ئەوە بکەیەوە شتێکی جوانە وڵای پیاش بەرەنی بێنێ یەکەم شت ئەوەیە کە تۆ سترێسێک هەیە بێتاقەتێک دیکە دانیشی ئیشەکەی ئیتر هەموو شتێک ئەوە گەر تەرکیزەکە تێکسی ئیشەکەشت خەریکم ئەیشمێرم ملانکەوانێ ملوانکەی ئەندازەیشمان هەیە بۆ جوڵانی بیر و هۆش و هزرتان بۆ کەسانی ئەنەوێت کە بیر و هزریان فراوان کردن و لە ڕاڕایی ڕۆژانە و باری دەرونی ناجێگی ڕزگارانێکیانەیە زۆر جارەڵێ ئەگەر کەسێک کەسی وامان بووە ئاری نەخۆشیم بۆ نمونە قرس وەک شێرپەنجەی هەبوو خۆی مەشغوڵ کردووە بە مشتانەوە هەر میوانی خۆمان و تویەتی ئەوە نەمێشکی مەشغوڵیم ئیشانە بە نەخۆشیەکەشی تەنانەت زۆر بە سووکتر وەرگرتووە هێزی لەسەردانە چیتر ئیشی خۆ تا سیماخانی گۆڵ پێشەوە هەیە سەحەر زۆرێک لە ملانکەکانیش پێ بە هاوکارانمان هەر پیشانیاندا ناو بەناو ئەمەیان و ئەمەشیان بهێنین لەسەر هەستەکەم لە مرواری زۆر حەزەکەی زۆر لە ئیشەکان لەگەڵ هەموو شتێکە ئەگونجێت وایە ئەمەمان بۆ باسکەمە چی چوتیا بکە ئەمە بەردانە نیولیرەیە لەگەڵ یا بەکار هاتووە ئەوەش بەردە لەگەڵ مروارەکەی تێکەڵم کردووە ئەمە خۆی جلی کوردی زیاتر پێویستی بەم شتانەیە کە ئاوتۆزە گەورە بێت و دەرکە ئەبێ قەرەباڵق بێ بڵێ بەتەکی ناناوە وەکو بەردە خۆی خۆر لێ یاتیشکات بەتەکیید سەلیقەی کەسەکان بە ئیشەکانیان و دیارە کەسی وە هەیە حەزی لە شتی وردە ئێستا دەرکەوت کە ئەم حەزی لە شتێکە کە زۆر زیاتر دەرکەوێت وایە خۆی ئەوە پێشتر بە مێخک دروست کراوە ئێستا زیاتر حێل و مێخەکیان پێ ئەوت ئەمەیان بەڵێ زیاتر ئەم لە جیاتی ئەو مرواریانە مێخەک دانرا و لە پێشەوە ئەو بەردە گەورەیە یعنی ئەمانە هەمووی مێخەک بووە ئەمە بەردێکی گەورە دانراوە بەڵامتر ئێستا من گۆڕانکاری و دیزایانی خۆی ئەم گۆڕانکاریانە ئەیکەی بازاڕی هەیە وا هەیە خەڵکانێکی با بڵێن زۆر حەزیان لێبێ بەتەکیید زۆر کات حەزی خەڵک وا لێکا کە تۆ بیر بکەیتەوە شتێکی تازە دروست بکەیت یان شتێکی جیاواز دروست بکەیت کۆمەڵێک کەسی تایبەتی شەڵە ئەو شتێکە بۆ من دروستیەکەی با تایبەت بێ بە من ینی خۆی بیرۆکەکەی هێناوە ئەڵێ بەو شێوەیە بۆم خەڵکیش بیرۆکەتانێت بەڵێ زۆر هۆشەکە دانیشی لەگەڵ خەڵکە هەسێرەکەی کەسە و بیرۆکەیەکی هەیە بەڵێ بەتەکیید ئەمەشین یەک جار جوانە ئاری ئەمەیان باسێکمان بۆ بکەمە چۆنە لەگەڵ ڕەنگە جلێکا زۆرە گونجێ ئەوە زیاتر لەگەڵ شین و پەمەیە ئاگونجێت ئەو ئەمەی خوارەوەی کرۆمە ڕەساسی شوانە کرۆمە و تێکەڵ کراوت لەگەڵ ئەو بەردانەیە ئەتوانم بڵێم ئەوە هەر ینی شتێکە کلاسیکە بە بەردەوامی ئەوە تۆ ئێستا بەکاری بێن و دە ساڵێکە بەکاری بێنە هەر مۆدێتی ئەم بەردانە زۆر ئاسان دەسەکەوێت لە بازاڕە پێشتر نە بەڵام ئێستا هەمووی بەردەستە بۆیە ئەوە ناپرس من ئەم ساڵ هاتم خۆم ئیشێکی دەست بکەم ئەوە میوانی دەستڵنگیمان هەبوو بنیام ئیترخانە درێڵە من شتێ بکەم ئاری بڕواکە چوومە بازار بۆ نمونە شتێکم ئەوێت ئەم ڕەنگە پولەکە لەگەڵ ئەم جلێ مناڕێکەکەوێ هەر دەستم ناکە بۆیە ئەوە نەپرسیارەکە ئاسانە دەستکەوت تایبەت هەیە بە شوێنەکان بزانیت جاری وا هەیە شتێ دەست ناکە بۆ منە لەگەڵ دوکاندارەکان ئەوانە حتممە ناتوتوان
هەیە ئەڵێ ئەتوانی ئەلەم بابەتم بۆ بێنیت بەڵێ ئەوانشمان هەیە بەڵێ لەسەر داواکاری خۆمان بۆمان ئەهێنن زۆر باشە بەشە ساغ بێ و سەرکەوتوو سەرکەوتوو بێ هەمیشە بە هیوای هاوکارەکانیش بێگومان سەرکەوتوو بن سلااو ڕێز و خۆشەویستیمان بۆ وانیشەیە یوادانی دەرفەتە بێوانیش وردەوردا بەپی بوارەکەی خوانهێنی نەستۆدیۆ قسەیان لەگەڵەکەین بۆی ڕەنگە ئیشی تریشە بێ ئیشی تریش دروست بێت تاوکاتە دووبارە دەست خۆش بێت